پێمان مشتم بەرە بزانم چی وە کردم کاگە یەک دانە ژەنی عەرەبم بۆ دۆزیوتەتەوە نازدار جوان باڵا قژ ئەڵەی ئەستا رازیم دەدەی کووە رازی کاکە خۆمە هەڵاتە نییە خۆەوە یاری مناڵانیە کاکە تۆ ڕسمەکەی پێیە ڕسمەکەی پێوەرە ئەدەی بزانم وا دەدەی بشان بە شەرەفی کاکە مەداها ئەها چەند نازدارە ئەها دەرەجە ئەرێوە چییە باوکە ڕۆیتر لەمە دو قەیماغ ناکردم پەنیر ناکردم خۆی پەنیرە خۆی قەیماغ زۆر نازانە رازیم بە هەموو شتێ رازیم هەموو شتێک دەرەجەیەک ئەوی بەڵام کاک ئەحمەد دوو مەرجیە ئادەی بزانم مەرجەکانی چییە مەرجی یەکەم ئەبێژن یەکە بە تەلاق دەی ئەی دووەم مەرجی دووەمیش ئەبێ خانۆکە بکەی بەنایەوە رازیم یەکسەر رازیم تۆ بڵێ بوو ئادەی ئەمە جارێکی تر خەڵاتانیە ئای چۆن پولیا پێونا سیقەی نەماوە بە هەموو شتێک ئەخە رازیم بەیانی حای من نەبەی عباد مستحیلە ئەمە دەستم نەکەی دەچینەیتە ئەحمەد بابە دەوازم لە بێنە دەبێ لە تۆزێ بژیم هەرە دەوازم هەموو دقەیەک هەڵە بتیتە سەرم دەوازم بێڵ بژیم تۆزێ کاک ئەحمەد کاکە لەگەڵ چی قسەکەی وەڵا لەگەڵ نیوەکەی خۆما قساکەم نیوەی چی حاڵی چی دانەیەک لە ناخمایەتیەکەی نیوەی خۆمە هەڵە سێو دانیشێت ئەوە نەکەی وا نەڕۆیت ئەوە نەخۆی ئەمە مەکە ئەمە ڕەشە ئەمە سپیە هەر ژیانی لێ تاڵ کردو تۆ ژیانی لێ تاڵ کردوم بەخوا کاکە تۆ تێک چوویتە ئەوە تۆ چی تۆ تەواو نیت تێک چووم بەخوا تێک چووم کاک ئەحمەد قسە لەم سەر خۆشە پێشەوەی من ئەوژنە عەرەبەت بۆ بێنم ئەبێت تۆ خۆ دێکلایەکەیتەوە بچی سەردانی دکتۆر بکەیت کاکە تۆ حاڵێ دوی تیایت تۆ تەواو نیت ئەها چۆن حیاوە بردم لە هەموو شوێنەکەوێ ئاوان پێ بکەیتەوە وەدە تۆ جارێەوە ئیزن بە بەڕێکە با دووسێ قسە لەگەڵ خۆتا بکەم ناڕەسەن دەزانین چۆن کاک ساماجان تۆ بڕۆ من خۆم دوای تەلەفۆنێ بۆ کاک ئەحمەد جان ئەوە من پێم وتی من ئەڕۆم بەڵام پێم باشە تۆ سەردانی دکتۆر بکەیت باشە زۆر تەواوم باشە کاکە باش تەلەفۆن ڕۆ کاکە لەبیرە نەچێ سەردانی دکتۆر باشە دەبڕۆ خۆم زۆر تەواوم ئەمە باشە ئەمە پێوەکردم ها تو خوا تۆ بەشەری ئەرێ بۆ بەشەر نیم منی ژەمێ وەکو خەڵک کاکە مناڵم هەبێ مناڵ بۆ تێ ناگەی تۆش باشە بۆ ئەو نەپەلەکەی دەپەلەمەکە بە قوربان تو ویژدانە من پەلەم کردووە دەدانە ساڵە من چاوەڕێ مناڵم کاکە بە شەرعی هێنم خۆ عیب نییە خەڵک مناڵی هەیە بۆ من نەمبێت ژنێنم و باشە بە قوربان باشە حەزی لە مناڵە تۆ دەرفەتێکیکە بە خێزانەکە و بە بچنە لای دکتۆرێک من خۆم دکتۆرێکی باش پێزانم زۆر زیرەکە فاسێ بکەن ئەو کاتە بزانین چۆنە بێ دەرفەتی چی و دکتۆری چی بە قوربان من 50 دکتۆرم پێ کردووە کە مناڵی نەبێت چی بکەم تەواو من قەرارم ماوە ئەم دەرفەتە لە کیس خۆم نایەم ئەو ژنە عەرەبە ئەهێنم و هەرەیە کورە دەدەست مەکەرە بە جووتە هاوێشتن بۆ ئەو پەلەیە ئەم جاریان بە قسەی من بکە بچۆ بەلای ئەو دکتۆرە کە من ئەدنێرم بزانە چییە باشە کاکە جان باشە ئەچم بەسەر چاو ئەی نێرمە لای دکتۆر ئاخر دکتۆر بێ ها دوایی پێی نەوتم ئەو ژنە عەرەبە هەرەیەنم کورە خۆ ئەحەی بڵێ کاگەحمە و چکە تۆ نیوەی منیت باشە باش تووڕەمە بە بەیانێتمە لای ئەو دکتۆرە ئەوە بۆ ئەگریک چۆن نەگریم دکتۆر ئەخر بۆ چێگری بزانم بۆ چێگری دکتۆر مێردەکەم دەڵێت ئەگەر منداڵت نەبێت تەلاقم دەدات دۆژنێکی چیش دەینێت نەبابە گیان ئەو هەڵە تێگەشتووە جا با من هەواڵێکی زۆر خۆش بە تۆ بدەم چییە دکتۆر تۆ هیچ مشکلەیەکن نییە تۆ ئامادەی بۆ مناڵ بوون بەڕاستە بەڵێ بەڵێ ئەوە تا بە جۆرەی هەموو فەحسەکان تۆ هیچ کێشەیەکن نییە و ئەتوانی مناڵت ببێت خوای ناشکرت دکتۆر خوا بەڕاستە بەڵێ من بەڕاستمە دڵیابم بەڵێ دڵنیابە بەڵام یەک کێشە هەیە کێشەکە چییە دکتۆر پیاوەکەتم بۆ بنێرە ژوورەوە ئەمەوێ بە تەنیا قسەی لەگەڵا بکەم ئەخر کێشەکە چییە دکتۆر با بزانم نا ئەمە دوای بۆ دوایی بێ دوای هەموو شتێکە زانی بەس ئێستا پیاوەکەت بنێرە بۆران من ئەتوانم بە تەنیا قسەی لەگەڵا بکەم پس دڵنیابە منداڵم دەوێ بەڵێ زۆرش دڵنیابە بەڵێ زۆر سپاس هەڵچاو بخوا ئەم ژنێ من تازە مناڵی نابێت ئەیادەی چی باوکەڕ ئەو عەرەبەش ناوقەی باریک بوو چی بوو مەخۆی لەوەی ژێژم ژنەکە چی بوو وەڵڵا بەشتەکانی پێدا چییە وەڵڵا دکتۆر گوتی منداڵمان دەبێت بەجددیدا دەکوا دەبێنە
چی بێنە بڕۆ ژوورێ دکتۆرەکە ئیشی پێێتە منی باکرد ویدی ئەحمە ئەو ویدیە لە چییە؟ ڕێک و پێک تۆ لای دکتۆر سلام علیکم سەرچاوم باش. گەروێ دکتۆر مژدە داینەوتی ئیشەڵا مناتانە بێ بەڵێ بە تاکید بەڵام جەنابەت نا خێزانەکەت ئامادەیە بۆ مناڵبوون هیچ کێشەیەکی نییە بۆ مناڵبوون بەڵام کێشەکە لای جەنابتە چۆن یعنی چۆن بە پێم فەحسانەی کە ئێستا بەدەست من گەیشتووە خێزانەکەت هیچ مشکلەیەکی نییە ئەتوانێ مناڵی ببێ ئامادەیە بۆ مناڵبوون بەڵام خەرەدەکە لای جەنابتە تۆ ناتوانانی مناڵت ببێ چۆن یعنی دکتۆر جان چۆن چۆن یعنی تۆ ناتوانانی مناڵت بێ تۆ وجودی مناڵبوونت تیان نییە بەڵام خوا گەورەیە زۆرش خۆت تاسیر مەکە هەموو شتە دای خوای گەورەیە خوای گەورە مناڵەدا خوای گەورە مناڵە باتەوە کاکە هەیە 15 ساڵیشە زاواجیان کردو و مناڵیشیان نییە ئادێ ڕووم تێکە ئاسەیرێکم کە لێرە ژوازم لێ ناهێنی دەبێ هێڵە ژیانە لێ تاڵ کردوم کردوتە بە زەهری مادێم ئەوە لەگە چیە قساکەی کاکە خۆ من بەس خۆم و خۆتیم لێرە ئەوە نیوەکەی خۆمە خۆم دەبی خۆمەزان دکتۆر ڕزا لێکەم تۆ وازم لێ بێنە کاکە جان خەفەت مەخۆوە زۆر کەس ئاوا بۆ مناڵیان نەبوو دوایش خوای گەورە مناڵی داونەتێ خۆ خابی لە ئاسەری دنیا بە خوای گەورە بەڕەحمە دەی بە پشتیوانی خوا دکتۆر جان دەی بە ڕوخسەتی خۆت ئیشەکە نەبوو وەڵاهی باشە ئێستا بەس خۆم و خۆت بوون لێرە تۆ لەگەڵ چی قسە دەکرد نازانم ئەوە لەگەڵ ناخی خۆمە دەردی خۆم بەس خۆمی زانم دکتۆر جان من مەمنونی تۆم زۆر سپاس عەزیزی کێشا قوربان چاوەکەم هەرچاو یەک کەلیمە قسە نەکەی یەک نەسیحەتم نەکەی هەتا دوو جوملە لەگەڵ ژنەکەمە هەڵێم و ئێستێمەوە قسە نەکەی چی بوو پیاوەکە تۆم ناو دەبێت دکتۆر وای بێت بەڵێ دەزانم بەس خەتاکە لە منەوەیە بەڕاستە تۆڵی خۆتم لێکەیتەوە لە مابینی ژن و مێردا تێتوڵە هەیە یعنی لێم جیا نابیتەوە نا باشیەکانت ئەوەندە زیادن کە خراپەکانت دیانینن لە ژیانم بەس تا مردن لەگەڵتان تو خوا شەرم ناکەیت تەریق نابیتەوە داناوەشێ ها ئێستا چیەکە یەتی ژنە عەرەبەکە بێنی ئەرێ دەوازم لێ بێنە یەک تاڵ مووی قژی ژنەکەم ناگۆڕم بە هەموو ژنی دنیا دەبەسە تەواو ساکێ ئەوە لەگەڵ نیوەکەی خۆما خۆم وازم لێ نایە شەو ڕۆژی لێ تاڵ کردوم ئێ ئافرین ئەوە نەش خۆ کەرمەکە باشە زۆر سپاس بۆ لەگەڵ کێ قساکێەوە ئەوە لە شوێنیشکە بۆ بازەکەم وەختی ئەوە نیە ئەوە نیوەی ڕۆحی منە جارێ با بڕێن بۆ ڕێستۆرانتەی کە یەکەم لەحزە تۆم تیاناسی با بڕێن لێ برندوشلێکی سادە بۆ بانکەم سادی چییە؟ گورە سادەیەکی حەزەکەی گاو بۆ خەمە برنج تۆ حەزە لە گۆشتی وێشکە گۆشتی کەروێشکی بۆ خەمە سەر برنج حوتێ بۆ کڕم دەبا بڕۆین دەدەی یڵە